بنەوەی خۆی گەورە لە پرسێکی نوێی ستاندەر لەگەڵتانم پرسیان جارەمان تایبەتە بەوەی ئاخۆ ئیدارەی نوێی ئەمریکا سەبارەت بە کەیسی ماف مرۆڤ چی لە هەک بەدایە؟ سیاسەتی نوێی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست چییە؟ ئەمریکا چۆن دەڕوانێتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ بۆ ئەم مەبەستە میوانداری زۆر بەڕێز کارۆخۆشنەمان کردووە کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی ئینستیتوتی توێژینەوەی کوردی ئەمریکیە. بەخێر بێن. زۆر سپاس. ئەگەر لێرەوە بپرسم لەو کاتەوەی ئیدارەی نوێی ئەمریکا گۆڕانکاری بەسەرداهاتوو و جۆ بایدن هات بۆ بە سەرۆکی ئەمریکا، سیاسەتی نوێی ئەمریکا چی پێ بۆ کەیسی مافی مرۆڤ؟ یان بەڕێستان چ سەرنجێکتان هەیە لەو ماوەی کە ئەمان لەسەر حکوم بوون؟ بەڵێ دیارە ئیدارەی نوێی ئەمریکا بە سەرۆکایەتی جۆ بایدن کە نوێنەری دیموکراتەکانە جیاواز لە کۆماریەکان زیاتر گرنگی بە پرسەکانی مافی مرۆڤ و پرسی دیموکراسی و پرسی ئازادی ڕۆژنامەگەری دەدا و دیموکراتەکان بە شێوەیەکی گشتی زیاتر لە ڕووی سیاسەتی دەرەوە گرنگیان بەم پرسانەیە کە باسمان کرد جیاواز لە کۆماریەکان و ئیدارەی ترامپ کەمتر گرنگی بەوە دەدا لەبەرەوە کۆماریەکان کەمتر گرنجیاندایان ئەگەر ترامپ سەرۆ بوو کەمتر گرنگی دەدا. بەڵێ ترامپیش بەتایبەت خۆی چونکە برادری هەندێک لە کارکتەرە تاکراوەکانی دنیا بوو وەکو کیم جۆن ئۆن وەکو پۆتین وەکو ئەو دیکتاتۆرانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش هەیە دۆناڵد ترامپ جیاواز لە هەموو سەرۆکەکانی ئەمریکا مامەڵەی دەکرد و دۆستایەتی هەبوو لەگەڵ ئەم کەسایەتیانە بەڵام جۆ بایدن بە پێچەوانەوە جۆ بایدن و دیموکراتەکان زیاتر پشت بە سوفت پاوەر دەبستن یان ئەوەی کە پێی دەڵێن هێزی دیبلۆماسی و زیاتر هەوڵ دەدەن کە پرسەکانی مافی مرۆڤ و دیموکراسی و ئازادی ڕادەربڕین پشتگیری بکەن و ئەوەی کە بتواندرێ پرۆسەی دیموکراسی لە جیهان بە شێوەیەکی گشتی هەنگاوی زیاتر بچێتە پێشەوە. ترامپ لەبەرەوە مامەڵەی دەکرد لەبەرەوەی کەسێکی تیجاری بوو یا بازرگان بوو یان هەر خۆی؟ بەڵێ خۆی ترامپ باگراوندێکی بازرگانی هەبوو وەکو بزنسمانێک هات چونکە هیچ پاشخانێکی سیاسی و ئیداری نەبوو لە هیچ پۆستێکی ئیداریانە و بەر لەوەی کە بێتە سەرۆکی ژمارە 45 ئەمریکا بەڵام دواتر بەهۆی ئەوەی کە لەسەر حسابی پارتی کۆماری هات خۆی هەڵبژار توانی کورسی سەرۆکایەتی بباتەوە بەڵام بەڕاستی دەتوانین بڵین ترامپ خۆی لە خۆیدا دیاری دەبوو دیاریدەیەکی تازە و ناوازە بوو لە ناو سیاسەتی ئەمریکا چونکە هیچ سەرۆکێک وەکو ترامپ مامەڵەی نەکردووە و هیچ سەرۆکێکیش گۆمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە شێوەیەکی گشتی جیهانی نەشلەقاندووە چونکە لە زۆربەی لە ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکان هاتە دەرەوە و ڕێکەوتنامی پاریس بۆ کەشوهەوا و هەروەها پشتگیری خۆی بۆ کۆمەڵێک ڕێکخراوی سەر بنەتەوە یەکگرتوەکان سەحب کردەوە لەوانە ڕێکخراوی تەندروستی جیهانی کە ئەو فەند و یارمەتی کە ئەمریکا دەیدا ئەم یارمەتیانی بڕی بۆیە دۆناڵد ترامپ مامەڵەیەکی زۆر جیاوازی کرد بەڵام ئەوەی کە ڕوون و ئاشکرا لە ئیدارەی نوێی ئەمریکا کە جۆ بایدن سەرۆکایەتی دەکا جۆ بایدن جیاواز لە ترامپ خاوەن پاشخانێکی سیاسی قوڵە خاوەن ئەزمونێکی زۆر دوور و درێژە چونکە 36 ساڵ سیناتۆر بووە دواتر بۆ دووخل لە سەردەمی ئۆباما جێگیری سەرۆک بووە بەرپرسی مەلەفی عێراقیش بووە و هەروەها دواتریش کە بینیمان توانی لە هەڵبژاردننی 3 2020 دۆناڵد ترامپ ببەزێنێ و بێتە سەرۆکی ژمارە 46 بۆیە دیدگای جۆ بایدن زۆر جیاواز لە دیدگای ترامپ بۆ جۆ بایدنیش هەر خۆی لەوتاری دەست بەکاربوونیە باسی لەوە کرد کە ئەو ئەمریکا دەخاتەوە سەر ڕێچکەی جارانی خۆی بۆ مانای ئەمریکا دەچێتەوە ناوەندە نێودەوڵەتیەکان و پشت بە دیبلۆماسیەت دەبەستێ بۆ یەکلاکردنەوەی ئەو قەیران و کێشانێک کە هەن. ئەگەر تەماشا بکەین بابەتی مافی مرۆڤ بووبەتە بابەتێکی سەرەکی ئیدارەی نوێی ئەمریکا بە تایبەتی کە ئێستا جۆ بایدن سەرۆکی ئەمریکایە ئەو هەڵدانەوەی مەلەفی جەمال خاشقجی جارێکی دیکە چ پەیامێکی لە پشتە؟ بەڵێ دیارە کوشتنی جەمال خاشقچی لە 2/2008 بوو ئەو کاتە کە دۆناڵد ترامپ سەرۆکایەتی ئەمریکایی دەکرد و ئەو کاتە پەنجەی تۆمەتەکان هەمووی بۆ محەممەد بن سەلمانی بەڵێ جێگیری شانشینی جێگیری شای سعودیە کە کوڕی شا سەلمانە زیاتر پەنجەی تۆمەتەکان بۆ ئەو بوون کە بە ئەمری ئەو ئیشانە کراوە هەتا لە کۆنگرێسیش کۆمەڵێک بڕیار دەرچوون بەڵام چونکە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بوو نەیهێشت کە ئەم بڕیارانە بستنە بواری جێبەجێکردنەوە و کۆنگرێسی ئەمریکا کۆمەڵێک پاکێجی سزای حازر کرد بۆ ئەوەی کە سعودیا سزا بدرێت لەسەر کوشتنی ڕۆژنامەنووس جەمال خاشقچی و بەڕاستی دۆناڵد ترامپ دەتوانین بڵین ڤیتۆی بەکارهێنا بۆ ئەوەی هیچ سزایەک نەخرێتە سەر سعودیا بەڵام ئێستا ئەم کەیسە زیندوو بۆتەوە لە سەردەمی جۆ بایدن و جۆ بایدن
کردی لە پێناو بازرگانی نەبوو کردی؟ بەڵێ ترامپ یەکەم سەردانیشی لە کاتی دەست بەکاربوونی بۆ سعودیە بوو، لەکەم سەردانی بۆ دەرەوەی ئەمریکا ئەو کاتە کە دەست بەکار بوو بەڵێ کە کچەکەی لەگەڵ خۆی بردووە بە بڕی زیاتر لە 410 ملیار دۆلار هەندێک گرێبەستی کڕینی چەک و گرێبەستی سەربازی لەگەڵ سعودیا واژوو کرد ئەو کاتە بۆیە چاوخشانی ترامپ لە محەممەد بن سلمان بۆ کوشتنی کەیسی جەمال خاشقچی لە پێناوی ئەم سەفقە گەورانەی تیجاری بوو کە لەگەڵ سعودیا هەیە بوو و ئامادە نەبوو کە قوربانی بەم گرێبەستانە بدە یاخود بەم بازرگانی بدە کە لەگەڵ سعودیا هەیە بۆ پشتگیری لە محەممەد بن سلمان کرد و ئەم تاوانە گەورەی دەتوانین بڵێین پەردەپۆش کرد ترامپ بۆ محەممەد بن سلمان، بەڵام ئێستا لە سەردەمی بایدنا ئێستا ئەم کەیسە هەڵدراوەتەوە و جۆ بایدن بەڵێ جۆ بایدن لە 2 ڕۆژی ڕابردوو سزای خستە سەر 76 کەسایەتی لە ناو دەستگای هەواڵگەری سعودیە و سەفەرکردنی بۆ ئەمریکا لێ قەدەغەکردن، واتە ڤیزەی لێ قەدەغەکردن بۆ ئەم 76 کەسە و بە هیچ شێوێک ئەمانە ناتوان کە سەردانی ئەمریکا بکەن جگە لەوەش ئەو بڵێن سزایانی کە خراوەتە سەر ئەم کەسایەتیانەی سعودیا لە چوارچێوەی سزاکانی وەزارەتی گەنجینەی ئەمریکا کە هەموو ئەو پارە و ئەو ژمارە حسابیانەی کە هەیەە لە بانکەکان هەمووی تەجمید دەکرێت و ناتوان بە هیچ شێوەیەک لە دەرەوەی سعودیا مامەڵەی دارایی بکەن. باڵوسخانەی ئەمریکا لە هەرێمی کوردستاندا بڵاوی کردەوە کە بۆ نمونە پشتیوانی لە بەیاننامەکەیان کە بوو پشتیوانی کرد لەو کار و ڕۆژنامەنووسی و ئازادی ڕادەربڕین. ئەگەر تەماشا بکەین هەرێمی کوردستان ئەگەر بێت و چاوێک بۆ مەلەفەی ڕۆژنامەنووسان نەخشێنێتەوە یان بەکوی گشتی ئازادی ڕادەربڕین نەخشێنێتەوە گۆڕانکاری بەو پەیوەندیدا دێت کە لەگەڵ ئەمریکا هەیە یان ئەوتە ئەمریکا گۆڕانکاری لە پەیوەندی دەکات لەگەڵ هەرێمی کوردستان؟ بەڵێ ئەمریکا هەمیشە لە هەموو جیهان پشتگیری لە ئازادی ڕادەربڕینە بەتایبەت ئیدارەی بایدن و دیموکراتەکان زۆر گرنگی بە پرسی دیموکراسی و مافی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەگەری دەدەن. لەم چوارچێوەیەدا ئەمریکا هەم باڵێزخانەی ئەمریکا لە بەغدا هەم کۆنسوڵخانەی ئەمریکا لە هەولێر هەمیشە دووپاتیان کردوتەوە کە ئەوان پشتگیری ڕۆژنامەنووسان دەکەن و پشتگیری ئازادی ڕادەربڕینن، بەڵام لە چوارچێوەی یاسا. دیارە کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان بە یاسا ڕێکخراوە و ئەم یاسایش کە پەرلەمانی کوردستان دەری کردو ئێستا لە بواری جێبەجێکردندایە بۆیە هەر مامەڵەیەکی حکوومەت دەیکا بە گوێرەی یاسای پەرلەمان دەبێت کە ئەو یاسایی کە زۆرینەی ئەندامانی پەرلەمانی کوردستان دەریان کردووە و لەو چوارچێوەیەدا ئەمریکاش یاسای ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان بە یاسایکی باش دەبینێ و پشتگیری لە ئازادی ڕادەربڕین دەکات. پێم وایە دەتوانین بڵێن هەرێمی کوردستان تا ڕادەیەکی باش ئەم زمینەی فراهم کردووە بۆ ڕۆژنامەنووسان و توانراوە کە بەهۆی ئەو پێگە سەقامگیری کە هەرێمی کوردستان هەیەی لەلایەک و بەهۆی ئەم پێگەی کە پێگەی پێکەوە ژیانە لە هەرێمی کوردستان تا ڕادەیەکی باش ئەمە پێم وایە سەرنجی ئەمریکای بەلای خۆیان ڕاکێشاوە کە پێگەی پێکەوە ژیان هەموو جۆرە دین و نەتەوە و ئاینێک و هەموو جۆرە ڕۆژنامەنووسێک لە هەرێمی کوردستان کاری خۆی دەکات. بەڵێ بادینان ناوەندە نێودەوڵەتیەکانی هێنا سەرخەدووە گەوەی باڵوسخانەش بەیاننامەی دەرکرد. کەسیەوەن کەسێکیان لە چوارچەوەی کار ڕۆژنامەنووسی سزان بەسەردانراویان کەیسەکە وەک باز لێوە دەکرێت بە سیاسی کرا. خۆی بەڕاستی ئەو کەیسە دادگا دەبێت لای کاتەوە، ینی دادگا باسی کردووە و پێم وایە کە کاتێک کە دادگا دەبێتە سەنجیمە حەق بۆ یەکلاکردنەوەی کێشەکان ئەمە خۆی لە خۆیدا قۆناغێکی پێشکەوتنە، چونکە ئێمە ڕۆژنامەنووسمان کوژراوە بۆ نمونە لە سلێمانی لە هەولێر لە دهۆک لە کۆمەڵێک شوێن ڕۆژنامەنووس هەبووە کوژراوە ینی کەیسیان هەیە. بەڵێ اینجا ئەگەر ئێستا ئەم قۆناغێکی ئێمە قۆناغێک کەواتە چوینە پێشەوە ئەگەر ڕۆژنامەنووسان لە ڕێگای یاساوە مامەڵیان لەگەڵ بکرێ و بە گوێرەی یاسای ڕۆژنامەنووسی کە لە پەرلەمانی کوردستانەوە دەرچووە بە گوێرەی ئەم یاسایە وەکو پێودانگ مامەڵیان لەگەڵ بکرێ. پێم وایە ئەمە قۆناغێکی باشە کە هەرێمی کوردستان بتوانێت بە یاسا نەک هەر کەیسی ڕۆژنامەنووس هەموو کەیسەکان بە یاسایەک لە کەیسەکان بە یاسا، بەڵام یاساکانیش لەژێر هەیمەنەی حیزبدانین یانەوە تا حیزب دەسەڵاتی بەسەریان دانیە. بەڕاستی تا ڕادەیەک دەتوانین بڵێین بەبێ بەڵگە ناتوانین لەسەر ئەو شتانە قسە بکەین، دەبێت بەڵگەیەکی ڕوون هەبێ ئایا بەڕاستی ئەم دادوەرانە لەژێر هەژمونی حیزبدان و حیزب کاریگەری لەسەریان هەیە یاخودنا، چونکە دادگا دەبێ ئەگەر بێ سەر بڵێن بنچینەی دابشکردنی دەسەڵاتەکان کە سێ دەسەڵاتی سەرەکی دەبێ سنووری دیاریکراویان هەبێ و دابش بووبن و هیچ یەکێک لەو دەسەڵاتانە کاریگەری لەسەر ئەوی تر دروست نەکا کە بە ئینگلیزی پێی دەڵێن 3 branches of
پاوەر دەسەڵاتی یاسادانان دەبێت سربەخۆی خۆی پارێزێ دەسەڵاتی جێبەجێکردن بە هەمان شێوە هەروەها دەسەڵاتی دادوەریش ئەم سێ دەسەڵاتە دەبێت چوارچێوەی یاسایی خۆی هەبێ ئەمە بخۆی لە وڵاتان بە دەستور ڕێک دەخرێ ئێمە لە هەرێمی کوردستان بەداخەوە تاوەکو ئێستا دەستورمان نییە کە پێم وایە دەستور فریادڕەسە بۆەوەی دەسەڵاتەکان لە یەکجیاکاتەوە بۆی هەندێک جار دەبینی کە ئەمە ئەم سنوورە و ئەم پەرژینە بە شێوکی ڕوون لە نێوان سێ دەسەڵاتەکە دیار نییە بۆیە پێم وایە کە هەر سێ دەسەڵاتەکە پێویستە بە ئازادانە کاری خۆی بکات لە چوارچێوەی ئەو دەسەڵاتانەی کە یاسا و ڕێسا بەرکارەکان بۆی دیاری کردوون جە دەسەڵاتی دادوەری لەلایەک دەسەڵاتی ئاسادانان لەلایەک دەسەڵاتی جێبەجێکردنیش لەلایەکی تر ئەگەر هەرێمی کوردستان بێ پەیوەندێکی باش لەگەڵ ئیدارە و سیاسەتی نوێی ئەمریکا دروست بکە پێویستە کات چی بکات بە تایبەتی لە مەلەفەکانی گەندڵی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی نێوخۆی یعنی بتوانێت مامەڵە لەگەڵ وانە بکە بۆی پەیوەندێکی باش لەگەڵ ئەمریکا دروست بکە بە تایبەتریش ئایا هەرێمی کوردستان لەسەر هەمان ڕێگا دەڕوا کە ئەمریکا مامەڵی پێ لەگەڵ عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات سێ خاڵ زۆر گرنگە کە هەرێمی کوردستان تاکیدی لێ بکاتەوە بۆ ئەوەی کە سەرنجی ڕۆژئاوا بەگشتی و بەتایبەت ئەمریکا بەلای خۆیان ڕابکێشێ یەکەمیان دەبێت هەرێمی کوردستان هەوڵدا دەستورێک بنووسێتەوە کە بە گوێرەی مادەی 117 دەستوری عێراق هەرێمی کوردستانیش مافی هەیە کە دەستورێکی تایبەت بەخۆی هەبێ بەداخەوە تاوەکو ئێستا ئەم دەستورە نەبووە ئەمە خاڵی یەکەم چونکە دەستور دەتوانێت ڕنگڕێژی یاسا و ڕێساکان بکە و دەستور دایکی یاساکانە و دەستور دەبێتە پێودانگی یاخود سەنجی مەحاک یان پێودانگ بۆ یەکلاکردنەوەی هەموو ئەو سیراعاتە سیاسیانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە یعنی یەکەمیان گرنگە دەستور هەبێت چونکە بۆ دەستور دەتوانێت دام و دەستگاکان ڕێک بخات و چوارچێوەی یاسایی بە هەموو دام و دەستگایەک دیاری بکە ئەمە یەک دووەمیان هەرێمی کوردستان پێویستە ئەو پێگە بەیەکەوە ژیانەی کە هەیەی لە هەرێمی کوردستان کە دەبینین بە سەدان هەزار ئاوارەی ناوەڕاست و خواری عێراقیش لە هەرێمی کوردستان زیان بۆتەوە و هەموو جۆرە ئاین و ئایدۆلۆژیا و حیزب و نەتەوەیەک لە هەرێمی کوردستان ئازادانە دەژی ئەمە پێم وایە سەرنجی زۆری ڕۆژئاوا و بەتایبەت ئەمریکای بەلای خۆیان ڕاکێشاوە سێمیشیان گرنگە هەرێمی کوردستان بەڕاستی بە شێوەیەکی چڕ و پڕ ئیش لەسەر گەندەڵی بکەوە نەهێشتنی گەندەڵی لە هەموو سێکتەرەکان گەندەڵی دارایی گەندەڵی ئابووری گەندەڵی کارژێڕی هەموو جۆرە گەندەڵیەکان پێویستە بنبڕ بکرێن ئەگەر چی لەسەر ئاستی جیهان دەتوانین بڵێن بەڕێژەی جیاواز گەندەڵی هەیە لە هەموو وڵاتەکان هەتا لە ئەمریکایی کە ئێمەش خوێندنمان تێدا کردووە ینی گەندەڵی هەیە بەڵام نسبەکان ڕێژەکەی بەڵێن ڕێژەکەی زۆر کەمترە ینی لەوێ هەموو مامەڵەیەک بە یاسا ڕێکخراوە بەڵام لێرە بەداخەوە چونکە ئێمە دەتوانین بڵێن وەکو پێویست نەمانتوانی و دەستورێکمان هەبێ کە دەستور چەترە بۆ هەموو یاساکان بۆیە لەو بوارانە کەم تەرخەیمان هەیە بەڵام ئەگەر بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزت بە کورتی بڵێن چۆن دەتوانین سەرنجی ئەمریکا ڕابکێشین بەڵێ دەتوانین بە سێ خاڵ سەرنجی ئەمریکا ڕابکێشین یەکەمیان بگرنجیدان بە پێگەی پێکەوەژیانی هەرێمی کوردستان و هەروە ئەو پێگە سەقامگیری کە هەرێمی کوردستان هەیەی بەردەوام بێ چونکە ئێرە هەندێک جار لە هەندێک میدیای جیهانی پێی دەڵێن عێراقەکەی تر هەرێمی کوردستان بەهۆی ئەوەی کە پێگەی سەقامگیری هەبووە پێویستە ئەمە بەردەوام بێ بەڕاستی دووش هەوڵ بدرێت دام و دەستگاکان بەهێز بکرێن دام و دەستگای یاساییەکان بتواندرێ بەڕاستی لە هەرێمی کوردستان ڕەگوڕیشەی قوڵیان هەبێ و چوارچێوەی تایبەت بە خۆیان هەبێ هیچ دەسەڵاتێک هەوڵ نەدا کە سنووری دەسەڵاتەکانی خۆی ببەزێنێ و هیچ دەسەڵاتێک هەوڵ نەدا کە دەسەڵاتەکەی ئەوی تر پێشێل بکە بەڵکو پێویستە ئەم دەسەڵاتانە یەکلا بکرێنەوە ئەوی ژوەکو باسمان کرد دەکرێت بە دەستور ئەم دەسەڵاتانە دیاری بکرێن دەستەکان خۆش بێ کەچاوان سواز بۆ ئامادەبوونت بەڕێز تا بەرنامەیەکی دیکەی پرسی ستاندەر بەخواتان دەسپێرم